ناوم تانیا فوادە لە هەفتە و چوارەوە عائیلەی ئێمە لە ئەمریکاین هاتمەوە لە ساڵی 2018 ئیتر ئەو کاتە لای پورم بووم ئێمە هاتین بۆ مێرگەپان بۆ سەیران ئیتر هەموو ترێ جوانەکانی کوردستانم بینی شوێنێکی زۆر جوانە سروشتیە ئیتر زۆر پێم خۆش بوو سیرم کرد ترێکەی ئێرە زۆر جوانن و خاستەن بۆ مەی کوردی یعنی بۆ مەی هەر ئەو نەوعە ترەیە کە بەکاری هێنن لە ئەوروپا لە ئەسلیەوە لە ئێرەوە هاتووە بیرم کردەوە ئەم کارگەیە بکەین زۆر حەزمان کرد شتێک بکەین کە بڵێ لە عەرزی خۆمان لە ئاخی خۆمان دروست کراوە هی کوردیە ئیتر وردە فکرەکە لە خەیاڵ بوو بە شتێکی ڕاست چووم دەرسێکم لە ئوسترالیا ئەدلاین یونیڤرسیتی خوێندم کە واین سرتیفیکێتە دەنێ بۆ دروستکردن و بۆ ترێ ینی ڤینیاردز و ئەو شتانەم خوێن بۆی معلوماتم بەقوت بێت چوار جۆری واینمان هەیە دوو جۆری سوورمان هەیە و دوانی سپی ئیتر ئەمە سوورەکە ئەمە سێرایە اینجا سیرەکەمان تری سیرای ئێرە زۆر جوانە جۆرێکی ترمان هەیە کاب و سیرە لەبەر ئەوەی تامێکی پیپەری ڕەشی تایە لەگەڵ گێلاز اینجا ئێمە کە سپیەکەمان چاک کرد ئەم سپیە ئەوەڵ شت کە هەستی پێ ئەەکەی کە تامی شەرابی سپی ئەەکەیت زیاتر ترشە ئێمە ئەتوانین ساڵان تقریباً 30,000 لیتر دروست بکەین ئەم ساڵ ئێمە 20,000مان دروست کرد ئێمە حەفلەیەکمان کرد ئیتر ژن و پیا و تێکەڵ بوون ئەوەندە پێم خۆش بوو ژن هاتن بۆ لای ئێمە ئەیانوت تامی شەرابی تۆمان کردەوەندە خۆش بوو یان لە ماڵێک بووم ئەم شەرابەم بینی هەر حەزم کرد بێم شوێنەکەش ببینم ئێمە شتێک کە بڵێن شەرابی کوردستانمان هێناوەتە دنیا و خۆی زۆر کەس لە ئەوروپایەن داوای ئەەکەنەی بن بۆ ئەوروپا ئێمە من حەزەکەم لێرە بیفرۆشم